دووبارە سڵاو. پێشترێمان و دوای 15 ڕۆژ دوای 2 هەفتە دوای مانگێک لە دواکەوتن ئێستا بێ بڵین دوای وەرزێک لە دواکەوتن موچەی مانگی ئایر دابشکرا. کێشمە کێشم و ململانەی زۆر لەسەر نەوتی خاوی هەرێمی کوردستان و هەناردەکردنەوەی و پاشان داهاتی نانەوتی هەرێم سەرنجام لە 5 شەمەی ڕابردوو بڕیاری 550 ئەنجومەنی وەزیرانی عێراقی لێکەوتەوە. لەسەر ئەو بنەمای لێک تێگەیشتنە وەزارەتی دارایی عێراق نزیکەی 1 تریلیۆن دیناری خستە سەر هەژماری دارایی هەرێم و لە سبەینەوە هەینی دەست دەکرێت بە دابشکردنی موچە و بڕیارە لە هەفتەی داهاتووش موچەی مامۆستانی گرێبەست دابش بکرێت هەر لە دوانی ڕۆی ئەم ڕۆژەوە ئەوانەی کە هەژماری منیان هەیە بەتایبەت لە وەزارەتی تەندروستی پەروەردە خوێندنی باڵا پارە چۆتە سەر حسابەکانیان ئەتوانن بچن پارە ڕاکێشن یاخود دەرکاریان بێ بە حسابی بانکەکانیان ئەنجامی بن. ئالێرە باسێکی موچەتان بۆ کەمەوەی کەم مانگە هاتووە هەندێ جیاوازی هەیەەوە هەندێک شتیشتان بیرە خەمەوە لەوێ بیرخستنەوەیکی ناخۆشیش بێ دوای وەرزێک لە دواکەوتن یەک فەسڵ یەک وەرز 3 مانگ لە دواکەوتن 85 ڕۆژە موچە دواکەوتووە سەرنجام پارەخرایە سەر هەژماری وەزارەتی دارایی هەرێم و لە سبەینەوە بە شێوازی کاش دەستەکرێت بە دابشکردن لەم ڕۆژەوە ئەوانەی حسابی هەژماری منیانێ بەتایبەت لەو سێ وەزارەتی کە پێشتر باسم کرد پارە چۆتە سەر حسابەکانیان. طبعاً ئەم 85 ڕۆژ دواکەوتنی موچەیە درێژترین ماوەی دواکەوتنی موچەیە لە هەرێمی کوردستان لە 2014 کە بەخۆیەوە بینی بێ چکە لە 2014 ڕوبەڕووی قەیرانێک بووینێتەوە دوای هەناردەکردنی نەوت و بڕینی بەشە بوجێ هەرێم و تاکۆتایی 45 ڕۆژ 50 ڕۆژ 6 ڕۆژ دواکەوتنی موچەمان هەبووە 2 مانگ جارێ لە تە موچە نازان تاکۆتایی بەڵام 85 ڕۆژە دواکەوتنی ڕیکۆردی شکان کە فەسڵێکە وەرزێک مانگی 5 و 6 و ئەوە 25 مانگە لەوەیە 6 ڕۆژێکی کەم بێ لە فەسڵەکە. ئەمڕۆ وەزارەتی دارایی عێراق 974 ملیار و 813 ملیۆن دیناری خستە سەر هەژماری وەزارەتی دارایی هەرێمی کوردستان لە سبەینەوە 25 مانگ دەست بە دابشکردنی 25 حەوت 25 تەمووز دەست بە دابشکردنی موچەی مانگی ئایرەکرێت. دوایین جار کە موچە دابشکرا 14 5 بوو نزیکەی ئەگە حسابی کەین 70 ڕۆژە موچە وەرنەگیراوە بەڵام 85 ڕۆژە لە کاتی خۆی دواکەوتووە. مانگی پێشوو حکوومەتی عێراق وەزارەتی دارایی 959 ملیاری خستە سەر حسابی هەرێم بەڵام ئەم مانگە 974 کرێ بڵین ئەمە بەرزترین بڕی پارەی موچەیە کە تاکو ئێستا وەزارەتی دارایی عێراق بێتە سەر حسابی هەرێمی کوردستان و تا ئێستا دیار نییە ئەو زیادەی کە هەبووە ئەو نزیکی 15 ملیار دینارەی کە زیادە هەبووە لە موچەی ئەم ساڵ ئایا گرێبەست خراوەتە نێو لیستەکە پلەبەرزکردنەوە بووە یاخود هەندێکەم و کورتی لیستەکانی مانگی پێشووە بەڵام سەرنجام 974 ملیار نزیکەی 975 ملیار خراوەتە سەر حسابی هەرێمی کوردستان بەراورد بە مانگی پێشوو و بەرزترین ئاستا. جاستەبارە بە مانگی 6 و 7 دوێنێ ڕۆژی ڕابردوو ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان ڕاگەیەندراوێکی هەبوو باس لەواکە کە لیستی موچەی مانگی 5 و 6 ئایار و حوزەیران وردبینی بۆ کراوە واتە وردبینی بۆ لیستی موچەی مانگی ئایرکەوەی تر لە سبەینەوە دەست بە دابشکردنێکە بۆ مانگی حوزەیران 6 لە عێراق کراوە. ئەمڕۆ هەندێک هەواڵ هەبوو کە عێراق دەستی کرد بە وردبینی کردوانە ئەوە هەندێ هەواڵی ناڕاست بوون کراوە ئامادێ ئەگەر عێراق نیەتیە بێ ئاسانە بتوانێت پارەکەی خەرجکا و بۆ هیوایەکەی تر ئەو ڕێکەوتانەی هەردوو لاپابند بن و خەڵکیش ئەو میحنەت و ناڕەحەتی نەبێت. بەڵام یەک قساکەم ئەوەیە کە ئەزانم 85 ڕۆژەوە خۆم باسم کردنەدرا 70 ڕۆژم پارە دووەرنەگرتووە کە موچە دووەرگرت کای ئاگاداری خەرجی بەزان بەشی قەرز و ئەوە ناکایسە لە دڵتان بەڵام هەر ئاگاداری بە هەڵە خەرجی مەکە لەسەرەوەی کە دە ڕۆژی تر مانگی شەژیەت و نازام سێ موچە و دوو موچەوەرەگیرێ لەسەر ئەوانە خەرجەکانت بنیاد بنێت تەنانەت ئەگەر مانگی 6 و 7 شت هەر بەیانی وەرگرت ئاگاداری خەرجەکانە بە چکەم ڕێکەوتنە تا کۆتایی ساڵە و دیاریش نییە مانگەکانی تر چی ڕوئە. باسی بەهای دراوەکانتان بۆکەم بای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار بەردەوامە لە بەرزبوونەوە بە تێکرا لە ماوەی ئەم دوو هەفتەی کە هەیە هەرچەندە ئەمڕۆ کەمێک پاشەکشی بە خۆبینی بەراورد بە 24 ساعتی ڕابردوو
$100 بە تەواوەتی لە خانی 139,000 دینار مامەڵەی پێوەکە بە جیازی کڕین و فرۆشتن 139,250 بۆ 500 مامەڵی پێکراوە. کات لیرەی سووریش بەرامبەر بە دۆلار لە ناوخۆی سووریا بەردەوامە لە دابەزین بەوەی لاوازی ئیندێکسی دۆلاریش یۆرۆ و پاوەنی بەریتانی بەرز بوونێت. لێرە باسێکی بای دراوەکانتان بۆکەم لە دیناری عێراقیەوە دەست پێکەم $100 لە بازار 139,250 تا 139,750 مامەڵەی پێکرێت لە هەندێک بۆرسە ژوانی کە مامەڵەی زۆرەکەن بە 138,900 دیناریش دۆلار دەست دەکەن. سەبارەت بە پاوەنی بەریتانی 100 پاوەند 185,000 پاوەند بەرامبەر بە دۆلار بەرز بۆتەوە بەرامبەر بە دیناریش کەمێک بەرزبوونەوەی بەخۆبین و هاوکات یۆرۆش 100 یۆرۆ 160,000 بەرامبەر بە دۆلار یۆرۆش بەرز بۆتەوە 100 یۆرۆ 170 دۆلارە بەرامبەر بە دیناریش بەرز بۆتەوە. هاوکات لیرەی تورکی ئەمڕۆ ئاراستی دابەزینی بوو بەڵام بڕیارێکی بانکی ناوەندی تورکیا دابەزینی لیرەی ڕاگرت کاتێک سوودی بانکی لە 146 بۆ لە 143 دابەزاند هەر $100 4,057 لیرە 4,060 لیرەیە بە دیناری 600 لیرەیەک 3,425 دینارەکە. سەبارەت بە تمەنی ئێرانی کەمێک جێگیرە ئەم ماوەیە $100 لە بازاری ئاڵوگۆڕی دراو لە تاران بە 8,850,000 تمەنە ئەگەری هەیە تەنانەت ئەگەر گفتوگوکانیش بەردەوامن جایەک تمەن بگاتەوە 9 ملیۆن و 12 ملیۆن تمەن هەر $100 ئەگەر بێت و ئاسوی ڕێککەوتنیش نەبێ و سیستەمی ماشاوەی کە لە کۆتایی مانگی هەشت ئەگەر ڕێککەوتن نەبێت چێتە سەر سزانەی دەوڵەتەکان ئەگەڕێتەوە سەر ئێران ئەوە ئەگەری 11 ملیۆن بۆ 14 ملیۆن لە دەم و دەستە دیارە. سەبارەت بە لیرەی سووری 1 ملیۆن لیرەی سووری 141,500 دینارە. ئەمڕۆ بەراو بە دوێنێ کەمێک بەرز بووە لە دەرەنجامی ئەو هەواڵانی کە مەزلوم عەبدی لە فەڕەنسا لەگەڵ سووریا کۆبێتەوە بۆ بابەتی ڕێککەوتن هەرچەندە هەواڵی ئەوەیە کە کۆبوونەوەکان دواخرابێتن بۆ کاتێکی نادیار هەرچەندە کۆبوونەوەش بکرێ و ڕێککەوتنیش بکرێ لیرەی سووری لە ناوخۆی وڵاتە لە بانکی ناوەندی وڵاتە دەستکاری ناکرێت بۆیە پێویست ناکە خەڵک لە هەرێمی کوردستان لیرەی سووری بۆ نرخە گرانە بکرێت بەڵکو ئەوە دەرفەتێکە بۆ کەسانی هیانە لی دەرچن خۆیان سافکەن وازی لێبێن. سەوارت بە زێر با باسی زێرتان بۆ بکەم یەک ئۆنسە زێر 3,350 دوێنێ تا 3,430 دۆلاریش بەرز بووە بەرزبوونێکی زۆر باش و بەڵام ئەمڕۆ دابەزیێتەوە 1 کیلۆ ئاڵتون زێر بە دەفتەر و هەشتا وەرەقەیە هەشتا یەک وەرەقە بە نزیکەی لە هەرێمی کوردستان هەرزانترە بە دەفتەر و 6 وەرەقەش تا 3 کیلۆ ئاڵتون دەسەکەوێت 1 لیرەی زێر 712 دۆلارە 1 مسخال زێری عەربستۆ 656,000 هەروە 1 ئۆنسە زی و 38 دۆلار و 94 سنتە زیویش بەراورد بە دوێنێ دابەزیوە. نرخی نەوت ئەمڕۆ کەمێک بەرز بووە برێنت 69 دۆلارە تەکساس 66 دۆلارە 1 ملیۆن گەرمۆکە غازی سروشتیش بە 3 دۆلار و 13 سنت مامەڵەی پێواک. هەرچی سەبار بە بابەتی زێرە باشترە لە مامەڵەکان وریابن چونکە ئەگەری بەرزبوونەوەی زیاتری هەیە لەوەیە دابەزینی کاتی بەخۆی بەڵام سەرنجام بەرزبوونەوەی زیاتر بەخۆبینی. باسی بەرهەمێکی کشتتوکاڵی ناوخۆیتان بووەکەم لەسەر ئاسی جامی لە هەرێمی کوردستانیش ئەویش پیازە لە خواردنی هەمومانە بەکاری ڕۆژانە نییە بەرکەوتنمانە بێ لەگەڵی چ بەکاڵی بێت چ بە بابەتی سوورۆکرا و خواردن و چێشت و تا کۆتایی جاگەریسان برسی بێ بۆن و بەرامەی پیازی قرچاویش بێ بەسەری ئەوە هەر زیاتر ئەژنۆێشکە چونکە سەرنج ڕاکێشە. لە ساڵی 2024 بڕی 5 ملیار دۆلار پیاز لە جیهانە هەنار دەکراوە بە قەبارەی ئەو 5 ملیار دۆلارە کە بەراورد بە ساڵی پێشووتی بە ڕێژی لە 106 دابەزیەوە بەڵام بەراورد بە ساڵی 2020 ساڵی کۆرۆنا بە ڕێژی لە 123 بەرز بۆتەوە. نزیکەی لە 175 بەرهەمی پیازی جیهان پیازی سپیە ئەها پیازە سپیەکەی کە زۆر لە بەرچامانە هەرچەندە پیازی سوور خۆشترە بە تایبەت بە کەبابەوە. لە ڕووی بەرهەمێنانەوە چین لە ڕیزبەندی یەکەمایە بۆ پێی ساڵانە 22 بۆ 25 ملیۆن تۆن پیاز بەرهەمێنێ. پێشبینێکرێت خواستی گیان بۆ پیاز تا ساڵی 2026 بۆ 92 ملیۆن و 500,000 تۆن بەرز بێتەوە. لە هەرێمی کوردستانیش پیاز بەرهەمێکی سەرەکی نییە و خواردنەکان و سەرسفرەیە کە بەشێکی لە ناوخۆ بەرهەمێنرێ ئەچێندرێت بەشێکشی لە ڕێگەی هاوردەوە لە بازاڕەکان ساخەکرێتەوە و ئەفرۆش. ئەمە ئەو پیازانێ ها ماشەڵڵا ئەمە بەس لە بازاری خۆمانە ئەمە نییە جوانتریش هەیە بەس حەیف پارە ناکات جا ئەم پیازیان ئەمە لەگەڵ ئەم سووریان
بە ساوەرەوە دەرەجەیەکە. تەڕە پیازەکەشەوە کاکەوان تەڕە پیازەکەش وەڵا خۆ ئەویش خۆشە بۆ کەلانە و بۆ شتی سوورەکرا و بە نانی تیریەوە هاوەی نانی ماڵانکەیکەن خراپ نییە. باسێکی پیاستان بۆ بکەم لەسەر ئاستی جیهان. هەناردوی جیهان بە ملیار دلار حسابیکەین لە ساڵی 2024 ئەوروپا لە 34.7 هەناردەی جیهان کردووە، ئاسیا لە 34.3، ئەمریکای باکوور لە 17.8، ئەفریقا لە 5.5، هەروەها ئەمریکای لاتین لە 5.2 بەشەکانی تری جیهان قاڕەکانی تر ئەوەی کامێنێتەوە بەر ئەوان کەوتووە. 2024 5 میلیارد بۆ 2023 5.3 میلیارد واتە 2023 زیاتر پیاس هەناردەی وڵاتان کراوە. مەرج نییە لە ڕووی بڕەوە پێچین نرخەکەی دابەزی بە بۆ یەک گەیشتۆتە 5 میلیارد، بەڵام بڕەکەی لەوەی زیاتریش بوو بێ. هەر لەسەر ئەم بابەتی پیازە بە خێرا هەندێشتی تر تا پێ وڵم لەریمی کوردستان بەداخەوە ئێستا جوتیاران بۆیان ساغ نابێتەوە. ئەو وڵاتانی کە گەورەتی هەناردەکەری پیازن بە ملیۆن دلار ئەم داهاتانیان دەسەکەوێت. هۆڵەندا نزیکی 1 میلیارد دلاری دەسەکەوێت لە 120، چین 578 میلیۆن دلاری دەسەکەوێت لە 111، مەکسیک 430 میلیۆن دلار لە 108.6، هەروە هەندستان 422 میلیۆن دلار لە 108.4 و تا کۆتای ئەمریکاش 396 میلیۆن کە لە 108%. گەشەی هەناردە پاکستان ماشەڵڵا پیازی زیاتی هەناردەکرۆ، 3 ئەوەندە نزیکەی 2 ئەوەندە و زیاتیش زیای کردووە. ئۆزبەکستان لە 186 زیای کردووە، ئەفغانستانیش پیازی باشی هەناردەکرۆ لە 179 هەناردەی زیای کردووە. با بێمە سەر کوردستان زانین بەرهەمی کوردستانی خۆمان چۆنە. پیازی سپی ئەوەی کەیترێ بینین بەرگێکی سپی هەیە و خۆشی سپیە کە لە تێکەی شیری لێ. بەرهەمی ناوخۆ لە پیازی سپی 74,000 تۆن بووە، هاوردە 77,000 تۆن هاوردە کراوە، بەکارهێنان بە هەردووکیان 150,000 تۆن پیازی سپی بەکارهێنراوە. پیازی سوور لە پیازی سپی کەمترە، لە تام و خواردنە بەتابەت بە کاڵی حەلی نییە. پیازی سپیان ناتوانێت منافسەکە، بەڵام لە بەکارهێنان و بەرهەمی ناوخۆیان 18,000 تۆن بووە، بۆ هاوردە 26,000 تۆن بە کۆی گشتی 44,000 تۆن پیازی سپی بەکار هاتووە. تەڕە پیاز ئەوەی کە لە بازار ساغ کراوەتەوە ئەم داتانە وەرگیراون بە نزیکەی بەرهەمی ناوخۆ 12.3 تۆن بەرهەمی ناوخۆمانە بووە. دەوەرە ئیتر ئاوا من لەم شتانەیە زۆر بێتاقەتە بم. 1.3 تۆن پیاز تەڕە پیاز هاوردەکەی ئەو خاکە بە پیتە جوانەمان هەبێ بچین تەڕە پیاز هاوردەکەی 13.6 هاوردەیە. جا دوایی پرسم بزانم ئایا مەوسمەکەی وا بووە یا فعلەن هەر بەرهەممان کەمەوە ئێمە تەڕە پیاز هاورداکەی. لەسەر ئەم بەرهەمی پیازە بۆ ئەوەی کە بزانین بازاری ناوخۆ چۆنە، من هەنێ ڤیددیۆ و ڕسمی تۆڕە کۆمەڵایەتیەکانە بینی لەسەر پیاز قسەیانە کرد هەندێک جوتیار کە بەداخەوە بۆیان ساغ نابێتەوە پارە ناکات لەگەڵ کەسێکی زۆر باش لە ئاگادارە لە بازار ڕۆژانە ئەگەی لە بەربوومی کشت و کاڵی قساکەمیش بەڕست کاک سەرۆر عەلی سەرۆکی سەندیکای ئالوی سلێمانی. کاک سەرۆر چۆنی؟ زۆر سپاس بەخێر بێی بۆ کورسات. زۆر سپاس. باسی پیازەکەین، باردۆخی چۆن بوو، سعری چۆنە، گلەی هێڵن پارە ناکە، بەرهەم زۆرەیە خەڵک خواستینەوەیە هاوردەمان هەیە. تەبان ئەم ساڵ لە هەموو ساڵەکانی پێشوو بەرهەمی پیازمان زیاتر بووە لەبەرەوەی ئەم ساڵ لە شارە زۆر ئەو پیازە سپی کە شیرینەکەی چەند ساڵە بەرهەم نێنراوە، ئێستا بە هەم لە شارەزایی جوتیارەکان و عیلمیان زیاتر وەرگرتووە کە بۆیان دەرکەوتۆ لە شارە زووی ئەم پیازە سپی وەکو ساڵانی پێشوو زۆربەی هاوردەمانەگری، ئێستا بەرهەمیکی خۆماڵی زۆر کراوە. یعنی ئەم ساڵ دەشتی شارە زۆر پیازی زۆر چێنراوە، پێشتر نەبوو ئەم ساڵ دەستکراوە بە چاندنی. تقریبەن ئەم ساڵەوە زیاتر چەنەهاتەن بەرهەمهێنراوە، ساڵانی پێشوو هەر ئەو پیازە بەرهەمهێنرا کە پیازە سوێرەکە بوو کە توونەکە کە خۆمان بەرهەمانێنا ڕێژەیەکی کەم بوو. باش کاک سەرۆر، نرخی پیاز چەند بوو ئەمڕۆ لە ئالوا؟ هەم بەوەی کە بە جوملە و جوتیارەی هێنێ هەم لکە لە ئالوە دەرەچێ نرخی دیاریکراوی هەبوو؟ وڵا زۆر بەداخەوە ئەم ساڵ بەرهەمی پیازێکی زۆرمان هەیە و پارە ناکە، ئەم ینی لە 250 دینار تێپەڕ ناکە، ئیتر بۆ خوارەوە لە 100 دینارەوە بۆ 250 دینارە کیلۆیە پیاز، 100 دینار 100 بۆ 250 دینارە ئاخرێکی. چاوە چی بۆ جوتیار بمێنێتەوە؟ هیچی بۆ ئەمە لە ئەلوە ئەو نێنێ، ئەمە خۆی ئەبێ بە سیارەش بیهێنێ و لە ئەلوە ئەو نێنێ. بەڵێ هەم بە کرێکارێکی پارەی کرێکاری زۆر لێدەن بۆ هەڵکەنینەکەی بۆ کۆکردنەوەکەی
ینی زۆربەیان لە قەرزارە بن لەسەری تەنها بۆ مەسارفی کۆکردنەوە و هانینەکەی بێ لە بەرهەمێنانەکە ڕۆژانە خەڵک جوتیاری هێنێ زۆرە و بڕێکێتە بازار زۆربەی هێنن و زۆر بەشی هەر لەو بەرهەتاوەدایان ناوە زۆربەی زۆر بەداخەوە هەتا و سووتانەتی جیانێشتە لەبەرەی مەساریفەکەی دەرناکات خەڵک هەیە بیهێنێ و بە دڵشکای بیباتەوە ئەوە تۆتی بەشی کێرجێ هێڵێ لەبیا هەر هەمان بۆ ئێمە لە عەلوەکانیشە بەداخەوە لیژنەکانی قایم قایمەت هاتووانە کە لەبەر هەتا زۆر ماوەتەوە تۆکڵێکی خراپ بووە هاتون لە عەلوەکەش تەلەفیان کردو فڕێمان ناوە سەبار بە بەرهەمی ترکی کاکسەوە بابەتی ئەوانی کە ئێستا خۆمان پێگەشتون ئێستا چیمان پێگەشتووە لە بازاری خۆماناوی خۆمان بێ هیچ سنووری هەرێمی کوردستان بێتی لە پێنجۆنەوە بیگرێ هەتا ئاکرێ ئەوەی کە بەرهەمی خۆماڵی ئێستا بەرهەمێنراوە بەرهەممان هەیە هەموو ئەو بەرهەمانی کە ئەوەی کە سەرەکی خواردنی ڕۆژانەی هاوڵاتیانە هەمی خۆماڵیە بێجگەل لە بازێ میوەنەبێ ئیتر لە 1970 بۆ 90 بەرهەمی خۆ تەماتی خۆمان پێگەشتووە تەماتەیەکی زۆرمانەیە ئەوش بە شوتی کاڵک شوتی کاڵک بامێ باینجان کوولەکە بیبەر ئەمانە هەموویمان هەیە لە 1970 بۆ 90 بەرهەمی خۆماڵیە ئەی سەریان چۆن بوو کامیان ئەمڕۆ زۆر بەرز بوو کامیان زۆر نزم بوو زیاتر ئەمڕۆ پاری باشتێکە جوتیارەڵێ بۆ نەم ساڵ شوتی پاری باشەکە ساڵ هەیە تەماتە پاری باشەکە کامیان وابوو ئەم ساڵ فەلاح لە هەمیانە ڕەنج بە خەسارە بە ڕاستی زۆر بەداخەوە ئەمسڕۆ کاڵک تەماتە پیاس لە هەمیان زۆر خراپتر بوو تەماتە کاڵک پیاس لەمی خراپتر بوو بەڵێ ئەوەی کە ئێمە باسیەکەین لە 300 نات تێپەڕی نەکردو ئەچێ بەرەو خوار و بەرەو ناوەڕاست و باشوور ئێمە کێشەکەمانەوەی جاخۆ ئەگەر خوار و ناوەڕاست نەبێت ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە ینی هەر ئەبێ نەشی کۆشی نەکەنەوە ئێمە کێشەمانەوەی کە با بازارکردمان نییە بچێتە دەروی وڵات کاکسەر هیچ داتایەکمان هەیە ڕۆژانە چەند بەرهەمی ناوخۆ ئێستێتەوێ ینی بۆ نە ئەمڕۆ چەند تۆن هاتوۆتە ئەلوەی سلێمانی چەند بڵین تەماتە هاتووە چەند کاڵک هاتووە چەند پیاس وڵا بە کۆی گشتی زیاتر لە ڕۆژانە 2500 تن زیاتر بەرهەمێنێتە ناو لەم 2500 تۆنە چەنی بۆ خۆمان و چەنی ئەڕواتەوە بۆ شارەکانی تر وڵا ئەوەی کە لە لای خۆمان لە 170 ئەچێتە دەرەوەی شارەکانی خۆمان باش ئەی سەبار بە پیاز با پرسیایەکی بکەمەوە ئێستا هاوردەمان هەیە ئێمە ئەوەی خۆمان مەساریف و کرێکە دەرناکاتەوە چۆن هاوردەکەین بەس بە پێشتر هێنرابێت لە ناڵم ساڵانی زوو ئەم پیازە فەوریی پێڵین ئەمریکا فەوریە بێ نامێنێتەوە پیازە تونەکەی خۆمان کە ساڵان بەرامێنرا نامێنێتەوە هەڵبچیرێت ئەمە هەرێ ئەوەیە چەند کیلوێک کرێ بۆ ماڵان و سەرفەکرێ ئەوە ئێستا ئەم ساڵ و پارەکە بەرهەمێنراوە ئەم ساڵ لە پار زیاتر بەرهەمێنراوە منتیقەی شارە سوورایی خۆمان کاکسەوەر باسی تەڕەپیازم کرد هاوردەمان هەیە ئەو پەیوەندی بە مەوسمەوە هەیە یان هەر خواز لەسەر تەڕەپیاز زۆرە و نیمانە طبعاً ئێستا موسمی نییە تەڕەپیازی خۆمان ئێمە لە فەسڵە ساردەکانە هەمانە تەڕەپیاز کاتی وا هەیە ئێستا پێویستەکات بۆ کەلانەیە و یاوێ کەم کەمێک هاوداکرێت باشە ناکرێت لەو شوێنە کوێستانانی خۆمان خەڵی بیڕوێنێ وڵای حتی هەموو شتێکە بێ بەس بۆ نمونەوە تا ئێمە چەند ساڵە لە شارە زوور ئەم پیازە فەوریە نەکراوە ئێستا ئاکرێت یعنی زۆر شت نەکراوە ئێستا ئاکرێت ئەوە ئەو پیازە جوانەیە لەسەر شاشەیە ئەوە هی خۆمانەوەە بەڵێ خۆمان ئەوە چە نەمێنێتەوە بۆ هەڵگرتن ینی وڵی تقریبن شێوازی کۆگاکردنی ئاسانە بێیان بێ هەروازی دەبێنی پارێکی کردی و نەیکردی نا زۆر ئاسان تا 20 ڕۆژەتوانی بیاڵیتەوە تا 20 ڕۆژ باڵێ جا حکومەتی چاتۆ بەدەمتانەوە کاکسەوە شتە گەشتۆتە حکومەت کە بارودۆخی بەرهەمی خۆمان وڵی هەموو میدیاکان ئاگادارن لەوەی حکومەتیش ئاگادار بێتەوە ئێمە پەیوەندیمان بە لانی ئێمە خۆمان ئەندامین لە لیژنەی سندیکای ئەفول لە لیژنەی قایم قامێت کۆبوونەمانەیەوە راپۆرتەکانەگا بە وەزارەتی کشت و کاڵکە بەرهەمەکان چۆنە و چۆن پاراکات تامان حکومەتی ئاگادارە و بەس هەتا ئێستا تەنها ڕێگە چارە ئەوەیە حکومەتی هەرێمی کوردستان هەوڵبات ئەم بەرهەمەی خۆماڵی ئەگەر وانەکات ساڵ بە ساڵ بەرەو دووە دێت بەرهەمەکانمان نەچێتە دەرەوەی وڵات ساخ نەکرێتەوە ئێمە تا جاری وایە گرژێکی ئالۆزیێگا گەژێکی ئەبێت لەگەڵ خوار و ناوەڕاستە ئەو ڕێگای سەیتەرەکانی هەم ناخیا ناخۆشە بێ ئەبێ بە تەکلیف و تەکلیفکاری بارەکان ئیزن بنجاری وایە چەند ڕۆژێکە مێنێتەوە ئیزن نادرێ بەڕاستی ئەمە کێشەیە بەڕێز سەروەر عەلی سەرۆکی سندیکای ئەلوەی سلێمانی زۆر سپاس کە ئەمێوارە لە ئێمە بووی بەرچاوڕوونێکی باشیان بۆ هیوایەکی تە حکومەتیش ئاوڕێ لە بەرهەمی جوتیاران باتەوە ئینشاءڵڵا زۆر سپاس بۆ ئێوەش دەستان باسی بابەتێکتان بۆکەم بازاڕی خانوبەرە بێگومان دواکەوتنی موچە و قەیرانی
دارایی کاریگەری لەسەر هەموو سێکتەرەکان دروستکەوە بازاری خانوبەرژ یەکێکە لەو بازارانی کە بێبەش نەبوو لەو کاریگەری جۆرێک لە سستی و خاوی لە مامەڵەی بازاری خانوبەرەیە هەبوو بەهۆی دواکەوتنی بوو چۆ قەیرانی دارایی بازاری خانوبەرە بێجوڵە بوو هاوکات پێشبینی دەکرێت لەگەڵ چارەسەری دواکەوتنی موچە بازاری مڵک زەوی خانوو یەکەی نیشتەجێبوون ببوژێتەوە و ئەم قۆناغی ئێستا زۆرن ئەوانی دوو دڵن لە مامەڵەکردن لەوەی یەکەی نیشتەجێبوون بکڕن یان بیفرۆشن بۆیە کۆمەڵێک پێنوێن و ئاماژە هەیە کە دەتوانین وەکو بنەمایەک بۆ مامەڵەیە سوودی لێوەربگرین لە کاتێوەی کە خانوویەک بکڕین یاخۆت بیفرۆشین زەوێک بکڕین یاخۆت بیفرۆشین چی بکەین پرس بە کوێ بکەین کە بێگومانەوە پرسیاری بەشێکی زۆری خەڵکە من ئەم ێوارەیە هەوڵەیەم بەرچاوڕوونێکی باش لەسەر ئەو بابەتە بەین بزانین ئایا کاتیەوەیە زەوی بکڕین یاخۆت بیفرۆشین یەکی نیشتەجێبوون بکڕین یاخۆت بیفرۆشین لەگەڵ بەڕێز ئەردەڵان عوسمان یاروەیسی جێگری سەرۆکی کۆمەڵەی نێوەندگیر و ڕاوێژکارانی خانوبەرە قساکەم تەوەن ئەم کۆمەڵەی تازە دامەزراوە کاگەردەڵان سڵاو لێبێ بەخێر بۆ کورسات زۆر سپاس بۆ پیرۆزبایی دامەزانی ئەم کۆمەڵێشتان لێکم سڵاو لە بەڕێستان سڵاو لە بینەرانی عەزیزی کورسات سپاس بۆ بنەرفەتە جارێک سەبا باسی کۆمەڵەکەتان لێ بکەم ئیش و کارتان چییە بێ سوودی چییە بێ ئەمە دەستان خۆش بێت پێمان خۆشە وەکو کەناڵی کورسات وەکو کەناڵ گرنگی بەم بابەتە ئەیەن دیارە لە هەموو ژیانە کەرتی خانوبەرە هەستارترین کەرتە کە بەجددی ئەبێکاری لەسەر بکرێت لەلایەن دەسەڵات و لەلایەن هاوڵاتیان خۆشیەوە ئەمە خۆشبەختانە دوای مدەیەکی زۆر و دیراسەکردنی زۆر کە تێڕوانیمان هەبوو ئەم کەرتاستیارە هیچ کۆمەڵێک و سندیکایەک و ڕێکخراوێکی نییە بۆیە بیرمان لەوە کردو لەسەر توانای خۆمان کۆمەڵێکدا بمەزرێنون دواتر هەنگاو بنین بۆ بوون بە سندیکا چونکە بەڕاستی کارتێکی هەستیارە و هیچ چەترێکمان نییە کۆکەرەوە بێ ئێمە لەژێر ئامانجی ئەوەی ببین بە چەترێ بۆ کۆکردنەوەی هەموو ئەقاراتەکان و ببین بە پردێکی پەیوەندی لە نێوان هەوڵاتیان و ئەقاراتەکانە ئەم بڕارەمانە تێسە ئاگاتان لە هەموو ئەقارەتەکان هەیە وردەوردەوەشی کەماوە بوون کۆکەنە لەژێر چەتری خۆتانە وەڵا بە تەئکید ئاگامان لە دۆخی بازار و ئەقاراتەکان هەیە جاما دەموایە جار قسە باسی بازارە لێپرسم بازار وەسعی چۆن بوو بازار لەم ئەم چەند مانگەی پێشوو و بەتایبەت ئەمڕۆژ هەمومان ڕوونە لامان وەزعی بازار چۆن ئەوش کۆمەڵ ئەسبابی خۆی هەیە بازار سستی پێوە دیارە بەڵام هەواڵەکان دڵخۆشکردن و تەمەنای ئەوەکەین بەرەو باشتر بڕە بەڵام ترس هەر بە خەڵکەوە دیارە و تۆزە سستی هە لە بازارڕە هەیە باشە خێڵک لەم قۆناغانە کاگەردەڵان چی بکە بۆ نە قۆناغێکی لەم شێوازە سستی بازار هەیە هەندێک جار واژ لێکە درێتەوە کە نرخ تۆزێک گونجاو بێ دابەزی بێ ئەمە چ قۆناغێکە بۆ خەڵک ئەتوانێت و بەرهێنانی تیابکە جارێ چاوەڕێکە بەڕای ئێمە ئەگەڕێتەوە بۆ بیرکردنەوەی خەڵکەکە ئایا بۆ چی مەبەست ئەیکڕێ باشترین کات ئێستا بۆ کڕینی مڵک چونکە نرخان لە دابازینایە بازار لە وەستانە و سزبوونە بۆ باشترین کاتە ئینسان کەسێک بیەوە بەرهێنان لە مەجاالەیە بکات بەڵام ئەوش ڕاوێژی دروستی ئەوێت ئەبێ بزانن لە چۆ وەرهێنانویستمەوە پرسم خەڵک زۆر جار زروفەکە هەڵسەنگانی بۆ کابۆنەوەکو بەڕێزەوەتی کاتێکی گونجاو بێ یەکەیەک بکڕێ یا گیرفانی تایەتی و ئەوێ شتێ بکڕێ ڕوو کاتێکێ متمانە بە کوێ بکە پرس بە کوێ بکە زۆر گرنگە ئەم پرسارێ بەڕازت خۆشببختانە کۆمەڵە کەسی شارەزا کۆمەڵ عقاراتی بەزمون هەیە لە شاری سلێمانیا و لە کوردستانیشە بۆی خەڵک بێ ڕووبکاتە و کەسانی کە خاوەنی مۆڵەتێکی ڕسمین خاوەنی ئۆفیسن خاوەنی ناو و ناوبانجێکی دروستن لە بازارە لەلایەن کەسانێکەوە کە بڕوا پێکراوە مامەڵەکانیان ئەنجامدەن نەک ڕێزمان لەگەڵ کەسانێکە کە خاوەنی پیجەکەن هیچ ناو نازناوێکیان نیە تەنها بۆ بەرژەوەندێکی کاتی خۆیان دەهاتونەتە مەجالەکە بۆ فریدانی خەڵکە بۆیە پێویستە خەڵک ڕووکاتە و شوێنانەی کە خاوەنی ئۆفیسن خاوەنی ناوەن و مۆڵەتی ڕسمیان هەیە ئێستا لە پێیجوشتەکان شتێک دروست بە کاگەردام سەرنجمە پیجێکی داناوە بە ناوی خانوبەرە بۆ فڵان کەسی ئەقارات خۆشی دیار نیە هەر لە پشت موبایلەکەیتی بەدەستی ئەڵێ ئەم یەکەیەوە ئەوە من وەرن شتێکتان بۆ کڕم لە خوار بازارەوە ئەوە جام بەسمە لەسەر پرسیار بکەم بەس بە جارێ ئەوە بمێنینەوە من ئەمێ یەکێکی نیشتەجێبوون بکڕم ئەرزەیەک بکڕم یا خانوو ئێستا کامیان لەمانە باشترە من بۆ بەرهێنانی تیا بکەم وەبەرجە ئەگەر من یەکێکی نیشتەجێبوونم کڕی بچمە ئەو زۆنە پرسیار بکەم یا ئاسایی ئێستا قارەتەکان ئاگایان لە هەموو بارودۆخی بازار هەیە
بەڕاستی جێگی خۆشحاڵیە کە کەرتی ئەقارات لە شاری سلێمانی بەرەو پێشونێکی زۆر باشی بەخۆی دیوە جاران تەنها ئەقاراتێک لە سنوورەکە شەکر خۆشحاڵانە ئەمە بۆ نمونەتێکین لە تەواوی شاری سلێمانی ئۆفیسمان هەیە و خاوەنی چەند لقێکین بۆیە ئەمە کار ئاسانێکی زۆر بۆ هاوڵاتیان ئەتوانێت لە هەر شوێنێک بێت زانیاری دەستکەوێت و دووبار ئەگەڕێتەوە بۆ سەر لانی کەسەکە ئەوێت چۆنەوە بەرهێنام بکە بەڕای من ئەگەر کەسەکە خاوەنی مەبلەغێکی کەمە ئەتوانێت لە سنوورێکی تازە ئفراسکراوە زەوی بکرێت و دەرفەتێکی باشە بۆ بەرهێنان بەڵام کەسەکە بیوە مەبلەغێکی کەمی هەیە بێ لە کڕین یەکێکی نیشتەجێبوونە بۆ بەرهێنان بەڕاستی بڕارێکی زۆر ئەتوان بڵم دروست نییە بۆی ئەبێ بزانێت ڕاوێژ وەرگێت لە کەسێکی ئەقاری زۆر شارەزا بە ئەزمون نەک بەداخە ئەو کەسانەی کە خۆیان ناوناوە ڕاوێژکار و ئەزمونیان نی سێکە بۆ یان و ئەقارات نەخۆشەکە بەس نامرێ ئێستا نەخۆشیەکەمان لە چه ئاستێکایە بووی ئەم چەند هەفتێ بەخۆی بینی خۆی ئەمە قسێکی بەتایەکە یان نەخۆشێکی درێژخایە ئێستا لەم کاتەیە بازار نەخۆشە بەڵام هەنە جارێک کڕینێکی نەخۆش تۆ ئەنجامەیە هەر بە نەخۆشی ئەمێنێتەوە بۆ ئەگە کەسێ بیەوە بەرهێنان کات خۆی کڕین دوو باشە یاوتا بۆ تۆ بۆ خۆتی بەکارێنی بۆ نوشتەجێبوونی خۆتە یاوتا بۆ بەرهێنان بۆی پرسیاری دروستی ئەوێت بۆی هە کاتێک تۆ مڵچێکی نەخۆشەکری من دڵنیاتەکەم هەر بە نەخۆشی ئەمێنێتەوە بەڵام ئەگەر پرسیارێکی دروست بکەیت دڵنیا بە ئەتوانی ئیسفادەی لێ بکەوت و باشترین کاتە و هیچ کاتێکیش بەقەدەر ئێستا کارئاسایی نەکراوە بۆ کڕینی مڵک سەبار بۆ کەسانی کەوتم لە سۆشیال میدیاکان ئێستا ئەم جۆرە کاراکەن خەڵک متمانیان پێ بکە یاخود ئێستا بۆ هەندێک شوێنیشمانەیە خۆی کۆمپانیا هەیە و پیجی سۆشیال میدیاشی قسەکەم لەسەرەوە نییە لەسەر ئەو کەسانەیە کە مۆڵەتیان نییە ئۆفیسیان نییە ئاسایە متمانەکردن بەوە لە هەموو دنیا ئەمە کەسی فریلانس ئاساییە کار بکات بەڵام ئەبێ لە شوێن ڕێنمایی حکوومەتە و مۆڵەتدار بێت کە ئەم کاراکە بەداخەوە ئێستاکە ئەمە ئاماژمان دروستکردنی کۆمەڵی نێوەنگیری هەر ئەمە هەمانشت بوو کە بتوانین ئەو کەسانی شتای خۆمان کۆکەینەوە بۆی هاوڵاتیان مافیان پارێزرا بێت شوێن ئەو کەسانە نەکۆن کە بەبێ هیچ مۆڵەتە بەبێ هیچ ئەزمونێک ناویان لەخۆیان ناوە ڕاوشکار و کارەکەن بەداخەوە هەموو جۆرە کەسێکمانتیان لە هەموو جۆرە پیشێک تەنانەت بەداخەوە لە پیشەی باڵا وەکو پیشەی پزیشک هەتا کەسێک لە ئارەژگا کە کارەکەیە کەسێکی دەستگێڕە هاتوت ئەم مەجاالەی ئێمەوە و هەنێ خاون پرۆژە بەداخەوە بۆ بەرژەوەندی خۆیان هاوکاری ئەم کەسانیشەکە ئەگەر ئێستا هەڵسەنگانیە بکەین ماوەیەکی زۆر کڕیاری دەرەوەی هەرێمی کوردستانمانە و بە تایبەت عەرەب و یاخود خەڵکی بیانی ئەم کڕیارانە هەرماون یاکەم بۆتەوە کڕیاری عەرەب بە حکمەوەی ئارامیەک لە هەرێمی کوردستانە هەیە بەردەوامە و خۆشبەختانە بڕارێکیش دەرچووە کە هەر هاوڵاتیەک دەرەوەی هەرێمی کوردستان بتوانێت بای سەر و 50,000 دلار مڵک بکڕێت مافیمانەوەی پێدرێ ئەمەش جێگەی دەستخۆشیە و بەڵام لەشتاکە نەبوو بە هەنگاوێکی جدی خەڵک ڕوومانتێ بکە پرسیاریەوەکە بڵێ کەی جێبەجێکرێ و بێ دەستکراوە بە جێبەجێکردنی بەڵام ئەبێت لەلایەن ئاستی باڵاوە کار لەسەر ئەمە بکرێت لە ڕێ ئاستی کۆنسۆڵەکانەوە ئیش لەسەر ئەم بکرێت لە ڕێی وەزارەتی دەرەوە ئیش لەسەر ئەم بابەتە بکرێت بۆی هانی هاوڵاتیان بێتە کوردستان و بەرهێنان بکەن من زۆر کەس پرسیارم لێ کاکاگەڕان ئەوانەی کوردی خۆمان کە لە دەرەوە لە هەندەرانن ئەو کەسانی کە لێوێن ئەتوانن لێەوە مڵک بکڕن بەبێ ئەوەی خۆیان بێنەوە ئێرە لەوەی حەز نەکا کەس و کاری بزانن هەر خۆی ڕاستەوە خۆ دایرێکت لەگەڵ شوێنە قسە بکە لە ڕووی یاسایی و لە ڕووی قانونی و لە ڕووی پاراستنی کڕینەکەشی ئەتوانێت شتیوا بکە وەکو زەوی بێ یاخود پرۆژەکانی شتجێبوون بێت وەکو مڵکی دەرەوەی پرۆژەکان ناتوانێت بەناوە بکرێ ئەبێ خۆی مەوجودێتی هەبێت بەڵام ئەکرێت لە ڕێی وەکیلێکەوەی بریکارێکەوە ئەم کارە ئەنجام بە بەڵام بۆ پرۆژەکان ئاسانکاری کراوە تۆمار ئەکرێ بەناوە بەڵام توانای فرۆشتنەوەی نییە ئەبێ خۆی مەوجود بێ بریکارێکی هەبێت بەڵام زۆر مهمە ئەو کەسانی کە لە دەرەوەن ئێمە ئاگادارین تووشی فریودان بوون لەلایەن کۆمەڵک پیجی ساختەوە بەداخەوە دووبارە کە زانیاریان پێدراوە دەربارەی مڵک دواتر مڵکەکە وجودێتی نەبووە یا زەرمەند بوون گرنگە لەم مامەڵانە خەڵکی ئەزموندار هەڵبژێری یا بۆ نمونە کۆمپانیای هەڵبژێرین کە بەس لقی زۆر بێ ئێستا بۆ هەندێک کۆمپانیا هەیە تازە دروست بوون بەڵام لقیان زۆرە هەندێکیشەیە تەنها لقێک و دوان وسیانە بەڵام ئەزمونیان زۆرە کامیان هەردوو بابەتەکە توانین بڵین گونجاوە بەڵام کاتێک کەسێک ئەگاتەوەی بڕیار باکە کۆمەڵە لقی بە دیارە بە ئەزمونێکی باش بە توانێکی باش بڕیاریکردنەوەی لقیاوە و کەسانی کشمانی خاوەن یەک لقم و ئەزمونیان هەیە بۆیە زۆر گرنگە تۆ پرسیار بکەی لە کەسێک خاوەن متمانە بێ خاوەن پێگەیەکی ڕسمی بێت مامەڵەی لەگەڵا بکەی نەک ئەوەی بڵێن ناوێکی زۆری هەیە و هەڵایکی زۆری بۆ خۆی دروست کردو و کۆمەڵە قسەی ناڕاست بڵاوە کاتەوە
بۆی ئەکرێت تۆ کڕینی مڵک بابەتێکی زۆر مەسیریە تۆ لە ژیان تا چەند جارێک مڵکە کڕیت ئەگەر بۆ بەرهێنات نەبێ یەک جار لە ژیان تا مڵکە کڕیت بۆیە زۆر زۆر ئاساییە داوای هەموو بەڵگەنامەیەکی یاساییەکەی لەو کەسە کە مڵکەکەت بۆ ئەکڕێت کاگەر دەڵات با ڕووتر بۆی خەڵک لەم قسەیەم تێ بگا ئەگەر من دەفتەرێ دۆلارم پێوێ ئەتوانم زەویەک لە سنووری شارەوانی سلێمانی تاپۆدار مەرجنی خەدەماتی هەبێ بیکڕم کە کێشەی یاسایی نەبێ بە دەفتەرێک بەڵێ چەند شوێنێکمانێ ئەتوانی بیکڕیت بەڵام لە سەروی $10,000 و ئەکرێت لە $10,000 شابیکری بەڵام دوورە دەستن لە ئێستا بەڵام خۆی بەڵام لە سنووری شارەوانیایە و بەڵێ کێشە یاسایی کێشە یاسانی بەڵام تەبیعەتی فراوانبوونی سنووری شاریش هەر بەم شێوازەیە تۆ بتێ بە $10,000 زەویەک بکڕی بە چاوەڕوانێکی بکەیت یعنی بە دەفتەرێ زەوی هەیە بەڵێ بەڵام سلێمانیە بەڵام خەدەماتی نیە هیچ خەدەماتی نیە بەڵام کێشە یاسایی نیە کێشە یاسایی نیە ئەتوانی بشیکاتەوە بۆ نمونە هەرخۆی بە تاقانە لەویا لەو دەشتا بەڵێ بەڵام تۆزە تەبیعەتی خەڵکی خۆمان وایە ناڕاتەوە شوێنە تا ئاوادانی دروستە بێ هەموویمان چاوەڕێ ئەوی کەمانین دەست پێ بکات سەبار بە مڵکی تیجاری بەڵێ سعر لە چەنەوە دەست پێکا لە سلێمانی بۆ نە من ئەگەر شتێکی تیجاری بکڕم مانگی 200,000 300,000 کریتیا بێ بۆم ئەتوانم چی بکڕم بە چەند بیکڕم کاتێک بڵێن 200 بۆ 300,000 ئەمە ناچێت بابی مڵکی تیجاریەوە مەگەر مڵچێکی سەرق و فڵانە زۆر فەقیرانە بیرەکە ئەمە زۆر فەقیرانەیە بەڵام کاتێک مانێ مڵکی تیجاری بکڕین خۆی ڕەنجێکمان هەیە بۆ $10,000 بە $50 کریتیا بێ مڵکی تیجاری زۆر باشەیە و ئێستا خاوڵاتێکی زۆر ڕووی کردوتە مڵکی تیجاری بە شوێن داهاتێکی باشە ئەگەڕێت بۆ نمونە شەقامی بازنەی مەلیک مەحموود ڕێگەی هەواری شار لە مستەقبەلە ناوچەی بڵین چوارچرا ئەمانە ئەبن بە دەرچێکی زۆر باش لە داهاتووە بۆ بازرگانی چونکە زەوێکی زۆر ئیفراز کراوە پرۆژی نیشتەجێبوونی باشانتیە ئەبێ بە لۆدەکی نیشتەجێبوون دروستە بێ لێ و بۆ بازرگانی ئەتوانین بە چەندێک تیجاریەک دەستکەوێت شوێن بۆ نزمترینی بۆ نمونە کە شتێکی کەمیش داهاتی هەرە بێ کێشەنە ئێستا لە $200,000 توانین مڵکی تیجارێکی باش بکڕێت کە داهاتی مستەقبەلیش بێەوە لە 20 دەفتەرە بەڵێ ئەتە مڵکێکی تیجارێکی مستەقبەلیشی هەیە و مستەقبەلی زۆر وارداتێکیشی هەیە بەڵام کڕینی مڵک ڕاوێژی دروستی ئەمە هەوڵدارێکە بۆ هاوڵاتیان ڕاوێژی زۆر زۆر دروستێوێت بیرکردنەوەی دروستی ئەوێت چونکە ئەو پارەی هاوڵاتیان بەدەستێنانەوە بە ئاسانی بەدەست ناتۆ تاتوان بە ئاسانی لە دەستی بدەن بۆیە زۆر زۆر گرنگە بڕۆن لای کەسانی پسپۆرت چۆن بە نەخۆشیەک تۆ ئەبێت بە دکتۆرێکی پسپۆرت دۆزیتەوە بۆ کوڕێنی مڵکیش بە هەمان شێوە ئەرزمان هەیە بۆ نمونە ینی خستنەڕووی ئەرز و یەکەی نیشتەجێبوون و تیجاری ئەوانە هەیە وەندە جارێتی ئەڵێ وەڵای جارێ نییە و تۆمەی ئەتەوێت دەست ناکەوێ و ئەوە کێشە نییە بە سیارەکان ئاسایە دەسەکەوێت بۆ هەموو نرخێک هەیە بەڵام ئەبێ هاوڵاتی لەوە تێبگات هەموو شتێک بە نرخی خۆی تۆ ناکرێت بتێبایی بە $400,000 لەسەر شەقامی بازنەی مەلیک مەحموود مڵچێکی تیجاری زۆر باش بکڕیت وەکو دوایین پرسیابی کەم باسی باخ بکەین بازاری باخ و ڤێلا و شت چۆنەوە طبعا باخ و ڤێلا بۆ ڕەفاهاتێ بۆ خۆشگوزارانیە ساڵانی پێشوو کە خەڵک بە وەزعی باش بوو خەڵکی زۆر ڕووی تێکرد و بازاڕێکی زۆر باشیە بوو بەڵام ئەرکیشی زۆرە ئێستا هەڵاتەن لەوە تێگەشتون هەمویان باخانیان بچووکەکەنەوە بۆ کەمتر لە دۆنمێک ئێستاش بەشی خۆی بازاڕی هەیە بەڵام ئەو بازاڕە خێرایی نییە کە دڵمان پێخۆش بێت بەڕێز ئەردەڵان عوسمان یاروێسی جێگی سەرۆکی کۆمەڵی نێوەندگیر و ڕاوێژکارانی خانوبەر سپاس لەگەڵمانە چێشم لە گفتووەکەمان بینی کاگەردەڵان بە شاڕێکی زۆر باشیامێ سڵام بینەرانی سوود لە قسەکانمان وەرەگرن سپاس بۆم دەرفەتە بەوای سوود بە وڵاتیان زۆر سپاس دەستان خۆش بەخێراتن بێگومان و کاگەردانوتی لە بابەتی خانوبەرە زۆر گرنگە کە تۆ مڵکێکە کڕی ڕاوێژ بە خەڵکی ئەزموندار و شارەزا بکەی یەکسەر ڕوومەکەرە هەر کەسێک وتی ئەمە خانوم لایە بە دەفتەرێک و بە نازام چی تا کۆتایی بابێ سەر بابەتێک وەزارەتی کار و خانشینی بەریتانیا ڕایگەیان ژمارەی ئەو کەسە بیانیانەی لە خزمەتگوزاری یونیڤەرساڵ کریدت سوودمەند بوون بۆ زیاتر لە 1 ملیۆن کەس بەرز بۆتەوە زیادبوونی ژمارەی سوودمەندانی ئەو خزمەتگوزاریە ناڕەزایی پەرلەمانی بەریتانی لێکەوتۆتەوە پەرلەمانتاریش دەڵێت پارێکی زۆر بۆ ئەو یارمەتیانە دەڕوات و پێویستە ئەو خزمەتگوزاریانە تەنها بۆ هاوڵاتیانی بەریتانیا بێت. بەپێی ئامارە نوێ فەرمیەکان ژمارەی ئەو هاوڵاتیە بیانیانەی کە پارە لە یونیڤەرساڵ کرێدیت لە بەریتانیا وەردەگرن بۆ 1,300,000 کەس بەرز بووەتەوە.
داتاکانی وەزارەتی کار و خانەنشینی بەریتانیا دەری دەخەن کە ژمارەی ئەو کۆچبەرانەی لەسەر ئەو یارمەتیەن لە مانگی حوزەیرانی 2022دا 906,000 کەس بوون و بۆ مانگی حوزەیرانی ئەمساڵ بۆ 1,270,000 کۆچبەر زیادی کردووە. بەپێی ئامارەکان نزیکەی 737,999 کەس لەو کۆچبەرانە بێکارن و 510,970 کەسیشیان وەک پارت تایم ئیش دەکەن. زۆربەی ئەو کۆچبەرانەی کە یارمەتیە داراییەکانی دەوڵەت وەردەگرن خەڵکی وڵاتانی یەکێتی ئەوروپان کە ژمارەیان 770,379 کەسە و ئەمەش بە ڕێژەی لە سەدا 19.7 زیادی کردووە لە کاتێکدا لە ساڵی 2022دا 643,000 کەسی ئەوروپی ئەو یارمەتیەی وەرگرتووە. هاوڵاتیانی دەرەوەی یەکێتی ئەوروپا 492,502 کەس یارمەتی دارایی مانگانە لە دەوڵەت وەردەگرن کە بە ڕێژەی لە 87.6 زیادی کردووە و 2 هێندە زیاترە لە حوزەیرانی ساڵی 2022. بەپێی زانیاریەکان ئەو خێزانە بیانیانەی لانی کەم یەک داواکاریان هەبووە لە 3 ساڵی ڕابردوو 2 هێندە زیادی کردووە و گەیشتووەتە نزیکەی 1 ملیار پاوەند لە مانگێکدا. ئەو داتایانە لە پەرلەمانی بەریتانیا ناڕەزایەتی توندی لێکەوتووەتەوە و کریس فلیپ ئەندامی پەرلەمانی ئەو وڵاتە ڕایگەیاندووە ئەو ئامارانە سەرسوڕهێنەرن. هەروەها وتوشیەتی پێویستە یونیڤەرساڵ کردیت تەنها بۆ هاوڵاتیانی بەریتانیا تەرخان بکرێت. وەرگرتنی یارمەتیە داراییەکانی بەریتانیا لە یونیڤەرساڵ کردیت بۆ ئەو کەسانەیە کە بێکارن یاخود پارت تایم کار دەکەن، هەرچەندە پێشتر سەرۆکوەزیرانی بەریتانیا کەی ستامەر ڕایگەیاندبوو کە پێدانی ڕەگەزنامەی بەریتانی بە پەنابەران لە 5 ساڵەوە کردە 10 ساڵ بەو مەرجەی پەنابەرەکە خۆی بە دوور بگرێت لە وەرگرتنی هاوکاری دارایی حکوومەت و بەشداریەکی کارایی هەبوو بێت لە ئابووری وڵاتدا. یونیڤەرساڵ کردیت موچەیەکی حکومی بەریتانیایە بۆ ئەو کەسانەیە کە داهاتیان کەمە یاخود بێکارن یان کار دەکەن بە موچەیەکی کەم و حکوومەت مانگانە بەپێی ئەمانە هاوکاری دارایی کەسەکە دەکات. لەگەڵ بەڕێز بەختیار مامشێخ ئەندامیە جوێنی شارەوانی کینزنگتن لە لەندەن قسەهاکەم. بەڕێز کاک بەختیار سڵاو لێبێ. بە مەسەلەی یونیڤەرساڵ کردیت چییە؟ ینی کێش دەتوانێت سوودی لێ وەربگرێت؟ ئێوارەتان باش و کاتتان باش، زۆر سوپاس بۆ میوانداریتان. من ڕاستیەکەی دەنجی ڤیتیەکەم راپۆرتەکەم جێ نەبوو تا بزانم چه زانیاریەکی تێدایە، بەڵام بە شێوەیەکی گشتی یونیڤەرسەل کردێت زۆرە یارمەتیەکە جاران کۆمەڵە یادیەتی پسر هەبوو، ئەوەی داوای مافی پەنابەری هەبووە یان هەوڵاتی بووە نەیتوانی بۆ کار بکە، داوای یارمەتێکی لە شوێنێک دەکرد، داوای یارمەتی کرێی و لە شوێنێکی تر، داوای یارمەتی سڕینەوەی باز لەسەر کرێی و لە شوێنێکی تر. لە 15 ساڵی ڕابردوو هەموو ئەو دائیرانە یەک فران لە یەک شوێن کۆکرانەوە پێیان دەڵێن یونیڤەرسەل کردێت. ئەوە ئێستا لە بریتانیا 7,900,000 کەس یارمەتی لەو دائیرەیە وەردەگرن. ئەو کەسانی کە یارمەتی وەردەگرن مەرج نییە کار نەکەن، بەشێکی زۆریان کار دەکەن بەڵام کارەکەیان بای ئەوەندە نییە بیژێنن یایە 2 ڕۆژیش دەکات. خزمەت گوزاریەکانی چی ئەگرێتەوە کاک بەختیار؟ ینی ئەو خزمەت گوزاریانی کە پێشکەشەکرێتیایە چی و چین؟ هەر پارەی کاشە دریا خودت خزمەت گوزاری پێیانەدرێت؟ نا پارەی کاش نییە، دەچێتە سەر حسابی ئەو کەسێک کە داوای کردووە. بۆ نمونە بۆ کرێخان و ئەوەی نەتوانی کرێخان و کەوێت هاواتی بدا هەمووی یان بەشێکی بۆ دەدەن بەجێری داهاتەکەی، ئەوەی نەتوانی پارەی دکتۆر و ددان چاکردنی ددان و تیماری دەدان سازشتیوە پارەکەی بۆ دەدەن و لە هەموو شوێنی تر ینی لە لێرە شتێکەیە ئەو وڵاتە لەسەر باز دەژی تۆ لەو سیستەمە لە سیستەمی ڕۆژاوایی تۆ یان یارمەتیە دەوڵەت وەردەگری یانیش باز دەدەیت دەبێت شتێک لەو دووە نەشتین نێوانیان نییە. ئەوانەی نەتوان باز بدەن بە تەواوەتی ڕەنگە بەشێک لە یارمەتی وەربگرن. 4-5 منداڵی هەیە دایک و باوکە ناتوان هەموو کاتێکیش بکەن، پەروەردەکردنی منداڵیش هەموو شتێک گرنگترە بۆ ئەوەی دایکەکە یان باوکەکە هیچیان ئاگیان لە منداڵەکە بێ تەنها یەکێکیان هیچ دەکەن منداڵەکانیان لە خواروی 5 ساڵدا بێ ئەو کەسان دەگرێتەوە. بەڵام لەو وڵاتە قوربان 34,200,000 کەس کار دەکەن، 8,900,000 کەس کار فول تایم ناکەن.
و ئەوانەی ئەو دیانیانەی کە لە راپۆرتەکەی پەرلەمانی بریتانیا ناوەن هاتبوو ملیۆنێک و نزیکی 100,000 من 28 ساڵ زیاتر لێرەم لەوەتەی لێرەم دەوروبەری ملیۆنێک زیاتریان کەمتر هەر لەسەر دەوڵەت بوو هەروە بووە بەڵام ئێستا ئەزمەیەک هەیە کێشەیەکی گەورەیە پارتە سیاسیەکان هەندێک شت دژ بە یەکتر دەقۆزنەوە و بەکاردێن وەکو مزایەدا کامپینکردن دژی یەکتر بۆ وەدیهێنانی دەنجی هەڵبژاردن هەیە هەمیشە نزیکەی هەموو ساڵێک هەڵبژاردنێک هەیە مانگی پێنجی داهاتوو هەڵبژاردننی شارەکەی بەختیامە بەستمە پرسیاری ئەوە بکەم کە فعلەن ئەوەی کە لەسەر پەنابەرانەوە کە فشارێکی زۆری لەسەر ئابووری ئیکۆنۆمی بەریتانیا و هەندێک وڵاتی ئەوروپیش کەواڵن تەنانەت ترەمپی ژواڵێ فعلەن واقع کاریگەریەکە بەڵام پێشەوە تەنها ئەم خزمەتگوزاری یاخود پێدانی پارەیە بۆ هاوڵاتی بەریتانیا یاخود هەموو جۆرە پەنابەرێک ئەگرێتەوە مەبەستم لەوانەیە کە جنسیان وەرگرتووە یاخود خۆیان ڕادەست کردووە یاخود یاساین یان نایاساین ئەوانەش دەتوانن سوود لەم دەرفەتەوە لەم بابەتە ئەوانەی مافیان هەیە داوای یونیڤەرسەل کردت بکەن دەبی کەسانێک بن یان هاوڵاتی بن یان مافی مانەوەیان هەبێ یان پەنابەر بن دەبێت مافێکی یاساییان هەبێ بۆمانەوە ئەوانەی پەنابەرن کە دەپەڕنەوە لەو بەردێنیان بە قەچاق دێنە وڵاتە ئەوانە هیچ یارمەتیەک وەرناگرن هەتا بڕیار لە کەیسەکەیان نەدرێت وەزارەتی ناوخۆ شوێنی حەوانەوەیان بۆ دابین دەکا خواردنیان پێدەدا ئەگەر نەخۆش کەوتن هەر بە حسابێکی تایبەت تیمار و چارەسەر و شتیان بۆ دەکڕن وەزارەتی ناوخۆ کێشەکەی خەرجیەکەی دەداتن بەڵام لەو لەحزەی وە کە مافی پەنابەتی وەرگرت بوون بە پەناهەندە دەتوانن بستن داوای ئەو کلەیمە بکەن بۆ نمونە ئێستا لەو ژمارە زۆرەی کە لەو 7,900,000 کەسەی کە لەسەر یونیڤەرسەل کردتن 770,000یان ئەو کەسانن کە لە ئەوروپا هاتوون لە ئەوروپا مافی بەنابەرێتیان هەبووە یان هاونیشتمانی ڕێگەزنامەی ئەوروپیان هەیە خەڵکی ئەوروپین باسن بەڵام لە بریتانیا دەژین چونکە بەرامبەر ئەوەش ئێمە 3 ملیۆن ئەوروپیمان هەیە لە بریتانیا دەژین لە بەرامبەر ئەوەش بریتانیا نزیکی 2 ملیۆن و 3 ملیۆن بریتانی هەیە لە ئەوروپا دەژین ئەوە ئاساییە بەڵام ئەوانەی مافی پەنابەریان هەیە لەو لەحزەیە ئەو مانگە 118,000 کەس کە مافی پەنابەریان هەیە لەسەر یونیڤەرسکردتن دەکا 1.5% لەو 7,900,000 کەسە 118,000یان ئەویان هەیە پەنابەرن و 200 نزیکەی 40,000یان لەوانە ئەو کەسانن کە مافی ئیقامەی دائمیان وەرگرتیە زەبار هۆکارێک بێ سیاسی بێ ئابووری بێیان کەسێک جەنابەت خۆت براکەت خوشکێکت دێ لە وڵاتە بۆ خوێندن دێ بەڵام دوایی دێتن کە خوێندەکەی تەواو کرد کار دەکات ئیش دەکات لێرە کە ئیشی کە دوای ساڵێ 2 ساڵ وەزعی دارایی تێک دەچێت لە کاتێک ئیقامەی هەیە ئیقامە دائیمیشی هەیە بەڵام ناتوانێت هەموو پارەکە پێدا بکە ڕەنگە دەخلەکەی 150 دەڕوە بۆیە ناچار دەبزێتە سەر یونیڤەرسەل کردت بۆیە مەسەلەکە سیاسی زیاتر ئەو بابەتی کە باسم کرد بابەتی ئەوەی کە پەنابەران فشاریان سەر ئیکۆنۆمی دروستکە فعلەن وایە ینی بەو قەبارە گەورەیە کاریگەری نەرێنیان هەیە لەسەر ئابووری وڵاتانە بەتایبەت بەریتانیا ڕاستە هەتا ڕادەیەک ڕاستە لەبەرەوەی ئەوان هەتا ئێستا نازان چۆن مامەڵە لەگەڵ ئەو کەیسە بکەن کەسێک دێ داوای مافی پەنابەرێتی دەکاتن 3 ساڵ 4 ساڵ جاران لەبیر مەخەڵک هەبوو 15-20 ساڵ چاوەڕوان دەکرد تا بڕیارێک لە کەیسەکەی بدرێت تو ئەگە بە 6 مانگ بڕیار بدەی ئەو کەسە مافی دێتیان نەدێتی یان دەری دەکەی لە پاشان دەیبێت مەشق ڕاهێنانی پێ بکەی کاری بۆ بدۆزیوە کێشە دروست نابێت بەڵام خۆیان نازان چارەسەری بکەن حزبەکان ئەوەندە مزایدە لەسەر یەکتر دەکەن کەسیان بە جددی بەرنامەیەکی پێنیە بۆ ئەوەی چارەسەری و کێشەیە بکە پارتی پارێزگاران 4-5 ساڵ خەریک بۆ سیاسەتێکیان هەبوو خەڵک بنێر نۆرماندە لە هەڵبژاردننی پارکە هەڵبژاردن کرا و پارتی پارێزگاران دۆڕاندیان پارتیکار هاتە سەرکار هەموو هەمشەشە هەگۆڕە ئەو بەرنامەیان ڕاگرت ئێساوان دەیانێت بە زۆرشتر مامەڵە بکەن هێزێکیان پێکێنە دەستگایەکیان پێکینە لەو بەر لە فەرەنساوە ماماڵە لەگەڵ ئەو کەیسانە بکەن یعنی هەمووش مەسەلەکە بە سیاسی کردەوە ئەگە ئیرادەیەک هەبێ چارەسەرکردنی ئەو کێشەیە زۆر زەحمەت نییە بەڕێز بەختیار مامشێخ ئەندامی ئەنجومەنی شارەوانی کینزن گتن لە لەندەن زۆر سپاس بەرچاوڕوونێکی باشیانی من چێژم لە گفتوەکەمان بینی کای بەختیار باسی ڕێژەی هەژاریتان بۆکەم بە بەراورد بە ناوچەکانی تری عێراق ڕێژەی هەژاری لە هەرێمی کوردستان کەمترە بە گوێرەی دوایین ڕووپێوی وەزارەتی پلاندانان
خەرجی هەر تاکێک یەک کەس لە هەرێمی کوردستان و عێراق ئەگەر لە مانگێکە 137,000 دینار بێ ئەوە ئەو کەسە هەژار و ئیتر لە خوار ڕۆژە بێ ئەکەوێتە خوار هەژار و بەرەوبرسێتی ئەڕوا. ئامارەکانی ڕێژەی هەژاری لە هەرێمی کوردستان بەرز بوونەتەوە با گوێرەی نوێترین ڕووپێی و وەزارەتی پلاندانان بە بەراورد بە ناوچەکانی تری عێراق ڕێژەکە کەمترە، بەڵام بە بەراورد بە ساڵانی پێشووتر ڕێژەکە لە هەرێمی کوردستان زیادی کردووە. ئەوە دواترین ڕێژەیە کە 8.6% ئەم ڕێژەیە بە بەراورد دەگرت لە گە ساڵانی ڕابردوو کەی تۆزیە بەرزترە تەبیعی. دوایین ڕێژەکە هەمان بوو لە 2010 بوو، ئەویش 5.45% بوو. هۆکاری بەرزبوونەوەکەش یەگەڕێتەوە یەکەمیان بۆ ئەو قەیرانی دارایی کە تووشی حکوومەتی هەرێم و کۆمەلگاکە بوو لە کۆرۆنا، بۆیە ڕێژەی بێکاری شەوکاتە زیای کرد و دواتریش ئەو ماوە و قەیرانەی کە تووشی کەرتی گشتیە بێت لە ڕووی موچەوەوانە کاریگەری هەبووە لەسەر زیابوونی ڕێژەی هەژاری. ئاستی خەرجی تاگ لە بازاڕەکان ڕێژەی هەژاری دیاری دەکات. لە هەولێر کاسبکاران و هاوڵاتیان لەبارەی دۆخی هەژاریەوە دەڵێن زۆر کات خەرجیەکان لە داهاتەکانیان زیاتر بووە. پێشان دەورەمەندە بوو وەسەتە بوو فەقیرە بوونیە ئێستا یەک بەس فەقیرمایە دەورەمەندمایە وەسەتەکەی تێزوو بەڕاستی وەزەکەی زۆر خراپە و ساڕوی ساران نییە و سارەکە یەکمای مانگ لە زەزار دەڕۆن تقریبان لە مێژەم لێر ئیش دەکەم بەخوا ڕیشم لێرە سپی کرد شەو سار بێ بازارینە بە بەڕاستی بشوکارەکە ینی وەکو پێشوو نییە، بەڵام ئەگە وەکو لەوانێ من ئێستا لەو تەمەنەی منەکەەوە کەوتوبەتە ناو تەمەنەوە لەوانێ هەموو ئیشێ بە من نەکرێ توانە ئەو هەموو ئیشێکم نماوە ئەم ئیشێتر ئەوە ڕۆژانە ئاوا 5,000 و 6,000 و 7,000 بەڕاستی ینی بەو پارێش بژێوی ماڵوملانەکەمان زۆر زەحمەتە دەرناسێت. لە 2 ساڵی ڕابردوو بە گوێرەی ئەنجامەکانی ڕووپێوی ئابووری و کۆمەڵایەتی قەبارەی هەر خێزانێکی 5 کەسی کە خەرجیەکەیان لە 685,000 دینار کەمتر بێت ئاوا دەکەوێتە ژێرهێڵی هەژاری. ئەگەر خەرجی هەر تاچێک 137,000 دینار یاخود کەمتر بێتن ئەوە دەچێتە ژێرهێڵی هەژاری. لە هەرێمی کوردستان بەرزبوونەوەی ئامارەکانی ڕێژەی هەژاری بەشێکی پەیوەندی بە قەیرانە داراییەکانەوە هەیە، بەشەکەی تری پەیوەندی بە سەرهەڵدانی نەخۆشی کۆڕۆناوە هەبوو. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر. گرنگ نییە تۆ خۆت بەراوردکەی بە شوێنێکی بڵێ هەژاری لای من کەمترە، هەر بەپی ئەو داتایی کە ئێماڵین لە عێراق هەژاری لە هەرێمی کوردستان کەمترە کە لە 8.6 نزیکەی 600,000 کەس لە هەرێمی کوردستان هەژار و لە خوار هێڵی هەژاری و 600,000 کەس کە ژمارەی کەم نییە کە داهاتی مانگانەی لە 137,000 دینار کەمتر بێت و هەر هۆکارێکیش بێ گرنگەوەی حکوومەت کار لەسەرەوە کار ڕێژەی هەژاری بەردەوام بکەم کە نەک ئەوەی کە لە هەرێمی لە ماوەی تەنها 5 ساڵە ڕێژەی هەژاری لە 100 زیادی کاتە لە 300,000ەوە بۆ 600,000 کەس زیادی کە بۆ هیوایی کە ئابوووریەکی زۆر باشتانە بێ بەخوای گەورە تا ئەسپەر.